وەکو جێگرەوەیەک بۆ کەمبارانی ئەم ساڵ جوتیارانی دەشتی شارەزور سیستەمی ئاودێری دەست کرد بۆ ئاودانی دەخڵودان و کێڵگا کشتتوکاڵیەکانیان بەکاردەهێنن. بەشێک لە جوتیاران لە پێناو پاراستنی دانەوێڵەکانیان لا وشکبوون و لە ناوچوون پەنایان بردووەتە بەر ئەم جۆرە ئاودێریە. ئەگەرچی تێچووی زۆرە لەسەر جوتیاران، بەڵام ئەوان نایانەوێت دەستبەرداری پیشەی چەندین ساڵیان بن و وشکە ساڵی چۆکیان پێدا بدات. بەم فەرارانە شوێنی بارانمان بۆ ناگرێتەوە، بەس هەر باشە، شتێکی باشە، هەر کەس ئاوی هەیە ئەتوانێت گەنمەکەی بەم شێوە ئاودا شتێکی باشە، بەس شوێنی بارانمان بۆ ناگرێتەوە. ئەمساڵ بە حکمی ئەوەی کە وشکە ساڵیە بەعام، بەس لە سنووری ئێمە وەکو قەزای سیسایق ئێمە زۆر باشین، بەم شێوازە ئاوێ دەین، بە جۆگە ئاوی گەنمەکانمانە دەین، بە هەر شێوازێک بۆمانەکری ئاوی گەنمەکانمانە دەین و زۆر کێشەیەکی وانە، بەس بەعام وشکە ساڵیە، بەس لای ئێمە بە پشتیوانی خوا ئاو هەیە لە سنوورەکەمان ئاوی گەنمەکانمانە دەین. بۆ سوودی گەنمەکە ئێمە ئیسفادەی لەکەین، لەبەرەوە گەنمەکە گەر ئاو نەخوا زۆر لەڕ و لاواز دەرەچێت کە ئاوی نەخوار زەعیف دەرەچێت کە زەعیفیش دەرچوو لە تەنوشتا قورس نابێت، لە کێشە قورس نابێت، سووک ئەبێت. ئەوە ئەگەر بێنێ و نەیەرێتەوە مەجبورین تیا بکەین، لەبەرەوە ئێمە مەسرەفەکەمان کردووە تایسە، جووتمان کردووە، کووتمان کردووە، تۆمان کردووە، ئەوەتە ئەبێ ئاویشی بدەین، ئەینا ئەگەرە ئەوە نێنێت ئیسفادەی لێ ناکەین، ئەگەر ئاوی نەدەین هیچی تیا نابێت. بەپێی ئەمباری بەڕێوەبەراتی کشتتوکاڵی هەڵەبجە لەم ساڵدا لەسەر ڕووبەری زیاتر لە 62,000 دۆنم زەوی گەنم لە دەشتایەکانی شارەزور لەلایەن جوتیارانەوە چێنراوە. حکوومەتی هەرێمی کوردستان بە مەبەستی کەمکردنەوەی زیانە ئابوووریەکانی وشکە ساڵی لە سێکتەرە جیاوازەکان بودجەیەکی تایبەتی تەرخان کردووە و کاری لە پێشینەش بۆ ئاوی خواردنەوە و پرۆژە کشتتوکاڵیەکانە. بەڵام هێشتا بەرچاوی ڕوون نییە چۆن جوتیاران قەرەبوو دەکرێنەوە بەهۆی ئەو زیانانەی لێیان کەوتووە. بەڵێ سیستەمی ئاودێریشتێکی زۆر باشە و جوتیار پێویستە پێش ئەوەی بیر لە داچاندنی بەرهەمی دانەوێڵە بکاتەوە، پێویستە سیستەمی ئاودێری بۆ چەڵگەکەی دابین بکە و تەسبیت بکە لە ناو چەڵگەکە بۆی بتوانێت بە شێوەیەکی ڕێک و پێک ئاودێری چەڵگە گەنم و جۆکەی بکات. شارەزور دەشتێکی بەپیتی هەیە بۆ کاری جوتیاری و کشتتوکاڵ و زۆربەی دانیشتوانی ئەو ناوچەیە ساڵانە لە سەدان دۆنم زەویدا سەرقاڵی کاری جوتیارین و بەرهەمەکانیان لە ڕابردوودا ناوبانگێکی زۆری هەبووە. بەڵام ئەم ساڵ بەهۆی کەمبارانیەوە دانەوێڵەکانیان تینوێتیان نەشکاوە و لە لێواری لە ناوچووندان. شادیە ئەمین، شارپرێس، هەڵەبجە.